سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن هاوڕێکانم باشن هیوادارم زۆر باش بن من هیواخوازم کە ئێوە لە ماڵەوە کەشێکی ئارام و خۆش و لەش ساختان هەبێ بۆ ئەوەی کە پێکەوە لەگەڵ منە بتوانین وێنە و کارە دەستیەکانمان دروست بکەین اینجا با بزانم ئێوە کەرەستەکانتان ئامادەیە بۆم بەرنامەیەشمان زۆر باشە دڵنیامە ئێستا هەر هەمووتان ئەڵێن بەڵێ ئامادەیە کاتە با دەست بکەین با بڕگەی یەکەممان کە وێنە کێشانە بۆ ئەم جارە و بۆ ئەم بەرنامە و بۆ ئەم بڕگەیە من وێنەی باڵۆنم بۆ ئامادە کردوون کە بۆتان بکێشم ئەنجای ساڵن باڵۆن بەو گەورەیە چۆن وێنەکەی کێشین ئێمە چەند باڵۆنێکی بچووک دروستەکەین لەسەر ئەو کاغەزە بچووکانەی کە هەمانە و بە هاوکاری ئەم بۆیە ئەکریلیکە ڕەنگە و ڕەنگە جوانانە دەسەکەین بە دروستکردنی وێنەکەمان سەرەتا پێویستم بە کاغەزێکی ڕەنگی شین ئەبێت لەبەر چی بزانم ئێوە زیرەکە نەزانم بۆچی کاغەزی ڕەنگی شین بەکارێنم ئەفەرم بێگومان هەمووتانڵەن لەبەرەوەی کە باڵۆن لە ئاسمانە و ئاسمانیش ڕەنگی شینە بۆیە پێویستەکە کاغەزی ئەم جارەمان ڕەنگی شین بێت ئەنجا ئێوازانن کە باڵۆنەکان سەبەتەیەکی پێوەیە ئەتوانن ئەو سەبەتانە خەڵک هەڵبگرن لەگەڵ خۆیانە و بەسەر ئاسمانە فرینێکی خۆشیان پێ بکەن و بۆی دیمەنی ئەو ناوچە و شارانە ببینن کە باڵۆنەکەی بەسەر ئافرێت بۆیە پێویستمان بە چی شەبێت؟ زۆر باشە ئافەرم پێویستمان بە سەبەتەیەکی شەبێ بۆی کە بۆی دروستکەین بۆیە سەرەتا سەبەتەکەمان بە ڕەنگی قاوەیی هەروەها ڕەنگی ڕەش دروستەکەین پاشان لەگەڵ ئەم بۆیە ئەکرەلیکانەیە باڵۆنەکەمانە کێشین سەرەتا بە لە ڕەنگە قاوەیەکەوە دەست پێ بکەین ئێوە زانن کە سەبەتەی باڵۆنەکان شێوەکەی چۆنە؟ ئەفەرم زۆر باشە شێوەکەی چوار گۆشەیە کەواتە لێرەیە لە ناوەڕاستی ئەو پاڕەشینەی هەمانە سەبەتەیەکی چوارگۆشە دروستەکەین بێگومان ئێستا ئەڵێن ئەم ماجیکە ڕەنگەکەی قاوەییە بەڵام بۆچی لێرە ڕەنگەکەی کەمێک تۆخترا بێگومان ڕەنگی شین ڕەنگێکی تۆخە و من ئەم ڕەنگە شینێکە بەکارمێناوە ماجیکە قاوەیەکە لەسەری ڕەنگەکەی تۆختر دەرەکەوێت بۆیە لاتان ئاستایی بێت کە ڕەنگەکەی تۆختر دەرەکەوێت باشە ئەنجا لێرەیە وەکو سێگۆشەیەک ئەنجا ئێساڵێن سەبەتەکەی بۆ بەلاری دروست کردووە لێرە باڵۆنەکەمان کەمێک بەلاری دروستەکەین و مەرجنیە هەموو جارێک وێنەکانمان ئێمە بەڕێکی بکێشین تۆ کاتێ وێنەی باڵندەیەک یا وەخو چۆلەکەیەکی کێشی مەرجنیە چۆلەکەکەت لەسەر درەختەکە وەستاو بێ بۆی هەیە چۆلەکەکە لە ئاسمانە بفڕێت بۆیە باڵەکانی لەوانەیە لارکرد بێتەوە یان لەوانەیە ڕێک بێت بۆیە ئەم باڵۆنەی ئێمەش ئەم جارەکە دروستێکین باڵۆنەکەمان کەمێک لارە لێرەیە چەند هێڵێکە کێشین بۆ ئەوەی کە شێوەی سەبەتەکەمان بۆ دیاری بکات ئەمانە چەند هێڵەکن بۆ جوانترکردنی وێنەکان بەکاریانەهێنین و ئایان کێشین هێڵانە بەم شێوەیە بە پێچوانە یەکترەوە بکێشن بەوەی کە نەخشێکی جوانی لێ دەربچێت ئەشتوانم بەم شێوازە بەکاری بێنن پاشان کە ئەمە تەواو بوو بە ماجیکە ڕەنگە ڕەشەکە دوو سەبەتە یاخود یەک سەبەتەی تری بچووک دروست دەکەین بەڵام ئەم جاریان قەبارەکەی بچووکتر ئەبێت لەمەی یەکەم لە بەشی سەرەوە زۆر بە بچووکی سەبەتەیەکی ترمان پێویستە بێ و دروستیەکەی ئەتوانن ئەمەیان هەر ئاوا بە سادەیی هێڵەکان بکێشن لێرەشا دووبارە دانەیەکی بچووکترە کێشین
ئێستا سەرەی چییە؟ سەرەی ڕەنگکردنی ئەو بەشەی سەرەوەی باڵۆنەکەیە بە بەکارهێنانی ئەم بۆیانە کە جۆرێکە لە بۆیەی ئەکرێلیک. من چەند ڕەنگێک بەکارێنم، ئێوەش ئەگەر حەستان لێ بوو ئەتوانن هەمان ئەو ڕەنگانەی من بەکاربێنن، ئەگەرش حەستان کرد ئەتوانن ئەو ڕەنگانە بەکاربێنن کە خۆتان حەستان لێیەتی. باشە، ئەنجا ئێستا من پێتانەڵێم ئەم ڕەنگانە بەچی بەکاربێنن، ئەتوانن بەم لۆکانە بەکاری بێنن بۆ ئەوی کە ئاسانتر بێ بۆ ئێوە لە کاتی بەکارهێنانە. ئەنجا یەک شتی ترتان لەبیر نەچێت، ئەبێ زۆر وریابن لە کاتی بەکارهێنانی بۆی ئەکرێلیکە، نابێت بڕێکی زۆر دابنێن لەسەر ئەو کاغەزەی کە هەمانە، چونکە وێنەکەمان ناشرین ئەکات و نابێت بڕێکی زۆر کەمیش بێ کە ڕەنگ دروست نەکات لەسەر کاغەزەکە. بۆیە پێویستەکە تەنها بە شێوەیەکی یەکسان بەکاری بێنین. ئەنجا چی ئەکەین؟ ئێوە زانن کە باڵۆن شێوەیەکی خڕی هەیە، وایە؟ بێگومان هەمووتان نەزانن. بۆیە من سەرەتا بە ئەم شێوەیە ئەم ڕەنگە پرتەقاڵیە بە شێوەیەکی بازنەیی بەکارێنم. هەر بەم شێوەیە هەموویان بە یەک شێواز ڕەنگەکەین و ڕەنگەکانی لەسەر بەکارێنین. لێرەیە وێنەکەمان کۆتایی هاو. ئەنجا وێنەی ئەم باڵۆنە هیوادارم ئێوەش لە ماڵەوە دووبارەتان کردبێتەوە لەگەڵ منە و لە کاتی تریشە دووبارەی بکەنەوە بە شێوەی زۆر جوانتریش بیکێشن و بتوانن چەند تەکنیکێکی تر یاخود چەند شێوازێکی تری تیا بەکاربێنن. لەگەڵ ما بن بۆ بەرگەی دووەم، کەرەستەکانی خۆتان ئامادەکەن کە چییە؟ بێگومان ئەزانن کاری دەستیە. اینجا با بچینە لای بەرگەی دووەم و کارە دەستێکەشتان بۆ دروستکەم. فەرموون. سڵاو، گەڕامەوە لاتان لە بەرگەی دووەمە. بەرگەی دووەمیش ئەزانن چییە؟ بێگومان ئەزانن کە کاری دەستیە. جا کەرەستەکانیشتان لەگەڵ منە ئامادە کردووە. ئەنجا ئێستا دەستەکەین بە کارە دەستێکەمان. من بۆم کارە دەستیە پێویستم بە کاغەزێکی ڕەنگی زەرد ئەبێت. من وەکو ڕەنگی دڵخوازی خۆم ڕەنگی زەردم هەڵبژاردووە. ئێوەش حەسان لە هەر ڕەنگێک بێت توانن ئەو ڕەنگە بەکاربێنن. هەروەها چەند ڕەنگێکمان پێویستە لە قوڕی سناعی لەگەڵ کلێنس و هەروەها ئەم لۆکەیە. ئەنجا ئێساڵن ئەبێ چیمان بۆ دروستکا بەم شتانە. بەم شتانە و بەم کەرەستانە من قازێکتان بۆ دروست دەکەم. ئەنجا ئێساڵن چۆن؟
ئێستا پێتان ئەڵێم کە چی ئەەکەین سەرەتا و چۆن دەست پێەکەین. پێویستمان بە قوڕی سناعی ئەبێت لە ڕەنگی شین. سەرەتا پێویستە کەمێک بەم شێوازە ئەو قوڕە سناعیەمان نەرم بکەینەوە، کەمێک لە ناو دەستانە ئاوا وەکو یاریەک یاری پێ بکەن. جاسە لەوانەیە هەندێکتان لە ماڵەوە یاری سلاایمتان هەبێ وایە شتێکی نەرمە ئاوا بۆ کاتی یاری پێکردن ئەتوانی یاری پێ بکەی، ئەتوانن ئەم قوڕە سناعیە ژووکو ئەوە کەمێک لە ناو دەستانە بەم شێوەی لێ بکەن بۆ ئەوەی کە نەرم بێتەوە. ئەنجا چی ئەەکەین لەسەر ئەم قوڕە سناعیە بەشێکیمان پێویستە ئەم بەشە لە لای کاغەزەکەمانەوە دەست پێەکەین لە لایەکەوە بۆ لایەکەی تر. چۆن؟ ئابم شێوەیە لە بەشی خوارەوەی پەنجەشتان لەگەڵ یاتوانن ئاوا وەکو شەپۆلێکی لێ بکەن. جاسە پێتان ئەڵێم ئەم شەپۆلە بۆ چییە. بێگومان ئێوازانن کە قازێکێکە لەو ئاژەڵانەی یا خودت لەو باڵدارانەی کە لەناو ئاوایە و لە وشکانی شایە، بۆیە ئێمە ئەم جارە لەناو ئاوا دروستیەکەین. ئەم ڕەنگەشینەمان وەکو ڕەنگی ئاو پێویستە. ئەم بەشەی کۆتاییش ئەتوانن هەر ئاوا بە هەمان شێوە وەکو شەپۆلێک قوڕە سناعیەکە بڵاو بکەنەوە لەسەر ئەو کاغەزەی کە هەتانە. پێویستەکە هەموو ئەو بەشەی کە بڕیارە ئاوەکەی لەسەر بێ بە جوانی هەمووی ڕەنگەشینەکە بگرێتەوە. ئەگەر بە یەک ئاراستەش نەبێت ئاساییە و ئەتوانن بە چەند ئاراستەیەک شەپۆلەکە دروست بکەن، چونکە ئێوە ئەزانن بێگومان کە شەپۆلی دەریا و ڕووبار و ئاو هەمیشە بە یەک ئاراستە نییە. لێرەیە کە بەم شێوەیە شەپۆلەکەمان دروست کرد، پاشان چیەکەین؟ پێویستمان بە ڕەنگێکی سپی ئەبێت، کەمێک زیاتر بڵاویەکەینەوە. باشە، ئەنجایینە سەر ئەم ڕەنگە سپیە کە پێویستمان پێی ئەبێت. ئەم ڕەنگە سپیەمان بۆ چییە؟ بگمانێوازان کە قاز ڕەنگەکەی سپیە. ئەنجا بەشێکی کەم وەرەگرین، بێگومان بە هەمان شێوە ئەم بەشەش یاخود ئەم پارچە قوڕە سناعی تریش بە هەمان شێواز نەرم ئەکەنەوە بۆ ئەوەی کە بە ئاسانتر بتوانن ئیشەکەی خۆتانی پێ بکەن. بەشێکی کەمتری لێ وەرەگرین. ئەنجا لە ناو دەستمانە بەم شێوەیە وەکو کرمێکی باریکی لێەکەین. اینجا ئێستا پێتان ئەڵێم ئەممان بۆ چییە. ئەمەمان بۆ ملی قازەکەیە. شوانن لەسەر پەڕەکە دایبنێن ئاواهی ئاسانتر باریک ئەبێتەوە. ئابەم شێوازە لەژێر دەستانە یاری پێ بکەن بۆ پێشەوە بۆ دواوە هەتا وەکو باریکە بێتەوە. ئەنجا کە باریک بووە چی پێەکەین؟ لە ناوەڕاستی ئەو شەپۆلە ئاوەی کە دروستمان کردووە دای ئەنێین. ئەنجا ئاوە وەکو نیوە بازنەیەکی لێەکەین. باشە، لەسەر ئەو وەرەقەیەی کە هەمانە لەسەر ئەو پارچە کاغەزە دای ئەنێین بەم شێوازە. ئەگەر هاتوو قورسنایەکەتان پێوەی نەنووسا ئەتوانن کەتیرە بەکاربێنن بۆ ئەوەی کە بە باشتر بە وەرەقەکەەوە بنووسێت. سەلێرەیە من بە قوڕە سەناعەکە جێگیرم کرد. قوڕە سەناعیەکەم جێگیر کرد بە بەکارهێنانی ئەو کەتیرەیە. ئەنجا ئەم ڕەنگە کاڵم پێویستە بە هەمان شێوە ئەمیش لە ناو دەستانە کەمی یاری پێکەن تا نەرمە بێتەوە. ئەم جارە ئەمە هەموویمان پێویستە و بەکارهێنین لە ناو دەستانە بەم شێوەیە خڕی بکەن تاوەکو شێوەیەکی بازنەی یان وەکو تۆپێکی لێت. ئەم بەشە ئەبینن کە لە ناوەڕاستی ئاوەکەیە ڕێک لێرەی دابنێن. باشە،
ئەنجا ئاواهی بڵاوی بکەنەوە. بەم شێوەیە بڵاوی بکەنەوە لەسەر ئاوەکە. ئەنجا کە ئەمەتان بە تەواوی بڵاو کردەوە، شێوەکەی وەکو هێلکەیی دەرەچێت. ئەوەزانن شێوە ئەندازەیەکان ئێمە زۆر جۆرمان هەیە. یەکێکی تر لەو شێوانە ئەمەیە کە وەکو شێوەی هێلکەیی دەرەچێت. شێوەکەی وەکو هێلکە وایە بۆیە پێی ئەوترێت هێلکەیی. کە ئەمەتان بڵاو کردەوە، ئەنجا ئینە سەر بەکارهێنانی ئەم کلێنسا کە لە سەرەتای کارەکەیە پێم وتن کە کلێنسمان پێویستە. ئەنجا ئێستا پێتان ئەڵێم کە چی لێکەین. کلێنسەکە بەش بەشەکەین یاخود پارچە پارچەیەکەین بۆ پارچەی بچووک بچووک. هەوڵبان ئەو کلێنسانە بەکاربێنن کە زۆر تەنکە بۆ ئەوەی بە ئاسانتر ئیشی پێ بکەن. ئاوا بەم شێوەیە پارچە پارچەی بکەن. کێشە نابێت ئەگەر پارچەکان کەم و زیابێت یاخود بچووک و گەورە بێت، چونکە ئێمە ئێستا لێرەیە شێوەیەک بەکارهێنین لەسەر ئەو بەشەی دابنێن کە بڵاومان کردەوە بوو بە لاشەی قازەکە. ئەنجا بە لۆکەکە یاخود بە دارەکە ئەوە پاڵی بنێن بۆ خوارەوە، ئەبینن لەگەڵ قوڕەسناعەکە تێکەڵ بە یەکتری ئەبێ. کە تێکەڵ بە یەکتری بوو وەکو شێوەی پەڕی قازەکە دەرەچێت. بە تەنیژ یەکەوە بەم شێوازە دایبنێن. بەم شێوەیە بینیتان هەموو ئەو کلێنسەی کە بەکارمان هێنا بوو بە پەڕی قازەکە و زۆر بە جوانی لەگەڵ قوڕەسناعەکە تێکەڵ بە یەکتری بوون. کۆتا پارچەمان کەماوە، هەموو ئەو شوێنانەی پێ پڕەکەینەوە کە پێویستەکە. لێرەیە کە پەڕی قازەکەمان تەواو بوو، چیەکەین؟ بە ڕەنگی پرتەقاڵی دەنووکی قازەکەمان دروستەکەین. ئەگەر ئێوە قوڕەسناعەتان نەبوو بە ڕەنگی پرتەقاڵی، ئەتوانن ماجیکەکان بەکاربێنن. هەروەها ئەتوانن قەڵەمی یاخود پێنووسی دار بەکاربێنن کە پێنووسی ڕەنگا و ڕەنگن. ئێستا لێرەیە من قوڕەسناعەیەکم هەیە ڕەنگەکەی پرتەقاڵیە، بەشێکی زۆر بچووکی لێ وەرەگرم، لە ناو دەستما بەم شێوەیە خڕیەکەم، دواتر وەکو شێوەی دەنووکی لێەکەم بۆ قازەکە. لە بەشی پێشەوەی دەموچاو یاخود ملی قازەکەیەوە ئەنووسێنم. ئەنجا بە ڕەنگی ڕەش چاوی قازەکە تەنها بازنەیەک بکێشن بە بچووکی بەسە بۆ چاوی. یەک نقطەی ڕەش یاخود یەک بازنەی ڕەش پێویستە و هیچی تر. ئەنجا کە ئەمەشمان تەواو کرد، لە بەشی سەرەوە وەکو جوانکاریەک بۆ ئەو کاری کە کردومانە چەند هێڵێکی سەوز ئەکێشین وەکو قەدی درەختێک دەربکەوێت. پاشان بە ڕەنگی پرتەقاڵی چەند بازنەیەکی بچووک بچووکی لەسەرەکێشی. ئەمە تەنها وەکو جوانکاریەکە بۆ وێنەکانتان، چونکە ئێوازانن کە بەشی پشتەوەی وێنەکان هەندێک جار نابێت بە بەتاڵی یاوە خۆت بە سادەیی بەجێ بهێڵین بۆ ئەوەی کە وێنەکە جوانتر بێ. وا پێویستەکە کە
درەختێک یاوە خۆت هەورێک یاوە خۆت خۆرێک بەپێی ڕسمەکەتان بەپێی وێنەکەی کە کێشاوتانە بەشی پشتەوەشی بۆ ئەکێشی. ئێستا من لێرەیە ئەم قازەی کە دروستم کردووە زۆر بە سادەی بەشی پشتەوەی ئەکێشم بۆ ئەوەی کە وێنەکەم جوانتر بێ. دوو ڕەنگی پرتەقاڵیم هەیە، هەردوو ڕەنگەکە بەکارەهێنم. چەند بازنەیەکی بچووکە کێشم لەسەر ئەو هێڵە سەوزانەی کە لە سەرەتای کێشام. ببینن بەم شێوەیە ئەو قازەی کە وتم بۆتانە کێشم بە جوانی تەواو بوو. ئەنجا ئێستا بابیرتان بێنمەوە کە چیمان پێویست بوو. ئەو کەرەستانەی کە پێویستمان بوو لە دروستکردنی ئەم قازەیە قوڕی سنایی بوو، هەروەها ماجیک و کلێنس و بێگومان کاغەزێکیش بگوی کە لەسەری دابنین. زۆر بە ئاسانی بە کلێنسێک پەڕی کاغەزەکەمان دروست کرد. لەسەر کاغەزەکە ئاوێکمان کێشا، شەپۆلی ئاوێکمان دروست کرد بە ڕەنگی شین، هەروەها قازێکی جوانیشمان کێشا. اینجا هیوادارم ئێوەش لەگەڵ منە دووبارەتان کردبێتەوە و دڵنیاشم زۆر بە جوانی دووبارەتان کردێتەوە. پڕگەی دۆمیشمان بەم شێوەیە کۆتایی هاوکە کاری دەستی بوو. اینجا ئەو ئازیزانەی من، ئەو هاوڕێ چاوگەشانی من کە نەیانتوانیەوە بینەری ئەم بەرنامەیە و بەرنامەکانی ڕابردوو ببن، ئەتوانن لەسەر یوتیوبی کەناڵی کورسات، چەناڵی کورسات کیدز بینەری تەواوی ئەو پرۆگرامانە بن کە من پێشکەش بە ئێوەی ئازیزم کردووە و ئەگەر حەستان کرد دووبارە بینەر بنەوە لە ماڵەوە و بتوانن کارەکانم دووبارە بکەنەوە، ئەتوانن لە یوتیوبەکەوە بچنە سەر ڤیدۆکان، بچنە سەر چەناڵی کورسات کیدز بۆ ئەوەی کە بتوانن دووبارە بینەری پرۆگرامەکە بنەوە. هەتا پرۆگرامێکی تر، وێنەیەک و کارێکی دەستی تر من ئێوە بەخوا ئەسپێرم. خواتان لەگەڵ.